خۆپێشاندانەکانی ئەم دوانە نیشانیاندا کە گەلێک گرنگن و هۆشداریەک بە ڕژیمی ئێرانە. ئەوەی سەبارەت بەم خۆپێشاندانانە زۆر بەرچاوە، زۆر بە خێرایی پەرانەستاند و دەوری 80 شاریان گرتنەوە. پێشتر شتی ئاوامان نەدی بوو. سەرەتای خۆپێشاندانەکان هەندەرەکەی گرفتی ئابووری گەندەڵی بوو، بەڵام خێرا گۆڕاو بوو بە دژایەتی لەگەڵ سیستمی ڕژێم بە تایبەتی ڕێبەری ئاینی عەلی خامنەئی. هۆشداری تر بە ڕژیمەوەیە کە ئەو بەڵێنیانی بەجێ نەگەیاندن کە دەیان ساڵە خەڵک چاوەڕوانینە. ئەو خەڵکەی ڕژانە سەرشەقامەکان خەڵکی کارکەر لە چینی مامناوەندی زۆر هەژار و گەنجی برسی بوون کە هیچ هیوایەکیان بەداهاتوو نەبوو و نەشتێکی ئەوە تۆیان هەبوو لە کیسی بدەن. گەلێک لە خۆپێشاندانەکان سەبارەت بەو بەڵێنانە بوون کە لە ساڵی 1979 بە ئەوان درابوو و بە ئەنجام نەگەیشتن. هەندێک لەو ئاگانەی دۆخی سیاسیێران پیان وایە کەوێ دەچوو خۆپێشاندانەکان لە پێشدا لەلایەن کۆنەپارێزان لە دژی ڕوحانی و لە مەشهەد دەستی پێکرد بێ. خۆپێشاندەران ناڕەزایەتیان سەبارەت بە باری ئابووری و دروشمی توندی وەکو مارگ بە ڕوحانی دەستی پێکرد کە یەکێک لە دروشمەکانی سەرەکی بوو. وێ دەچێت کۆنەپارێزان پڵەی قوڵی ناڕەزامەندی خەڵکیان بەکەم گرتبوو. ئەو توێژێنەراش پێی وایە هەر لایەکی نێوخۆی ڕژیم هەندەری خۆپێشاندانەکان بوو بێ بە گشتی هەڵگری پەیامێکی گرینگە. دووبەرەکێکی زۆر جدی لەنەوە کۆماری ئیسلامیدا هەیە، ئەوە سەردێڕی مەسەلەکەیە. پێم وایە نەیانتوانی وەک ئەوەی ماوەی دایان ساڵ کردویانە ئەو خۆپێشاندانانە سەرکوت بکەن، هەرچەند زوو دایان مرکاند. هەروەها ئۆپۆزیسیۆن لە ئێران زۆر ڕادیکاڵە و ژنان و گەنجانی وڵات پێشەنگی خۆپێشاندانەکان بوون. ئەوە لە نەریتی ئۆپۆزیسیۆن بەرامبەر بە کۆماری ئیسلامیدا شتێکی نوێیە. هەروەها وەگەڵ شارەزای دەڵێت باسەرانی ڕژیم دڵی خۆیان خۆش نەکەن کە خۆپێشاندانەکان دامرکاون. ئەزموونەکە ئەوەیە کە ئەو شەپۆلی ناڕەزایەتیە هەروە بەردەوام دەبێت. ئەمڕۆ وەچەیەکی نوێ لە گەنجانی ئێرانی هەیە کە ساڵ 2009 زاینی دەبۆ 30 ساڵە نەبوون. ئەوانەی ئێستا ئومیدیان بە گۆڕان ڕفۆمی لەسەرخۆ نەماوە. باوەڕیان وایە کە ڕێگای تۆندراوی تەنیا ڕێگای بەرەو پێشچوونە، ئەو بۆ کۆماری ئیسلامی مەترسیدارە. خۆپێشاندەران لە دژی ئەوەش بوون کە ڕژیم میلیاردها دۆلار بۆ سیاسەتەکانی خۆی لە دەرەوەدا خەرج دەکات. یەکێک لە هۆکاری خۆپیشاندانەکان ڕاگەیاندنی تەرخانکردنی خەرجی حکوومەت لەلایەن ڕۆحانی لە سپتامبر کە 8 میلیارد دلار بوو. پێم وانیە ڕژیم لە کوردخایەندا گۆڕان بەسەر ئەو سیاسەدانەیدا بێنێت، چونکە کۆماری ئیسلامی لە ماوەی دەیان ساڵ سەرمایەگوزاری لەسەر بەڕێوەپێدان و ئایدۆلۆژی خۆی لە ناوچەکەدا کردووە. مەجید یارگوتیشی ئێران بوونی لەشکری خۆی لە ناوچەکە وەک بەرگریەک لە بەرامبەر ئیسرائیل و دوژمنانی لە ناوچەکە و بە تایبەتی ئەمریکا دەزانێت و ئەوەش درێژە پێدەدات.